هەروەها چەند ترسناکە کاتێ بتەوێت بە دوورینی گوریسێک لە درۆ ڕاستی بزانی. ئەمەش ترسناکە کاتێ ڕووە ڕوت و تووڕە و بێبەزەیەکەی ڕاستی دەبینی. جەنگیز بەخێراتی ئاو باش. بەڵام لە هەمووی ترسناکتر ئەوەیە کاتێ هەموو شتێکت هەبێت بەڵام ڕاستیت نەبێت. لە هەمان کاتدا بە دوای ساتێک و خەیاڵێک و خەونێکدا لە ڕاکردن دابی. تۆ ئەگەر لە خۆتە چی دەکەی جەنگیز؟ تۆڵە وەردەگرمەوە، حسابا ساف دەکەم، تۆش یارمەتیم دەدەی. ئەی تۆ هاوڕێم نی؟ کوڕە سەری خۆت دەخۆی دەیکەمەوە. بیکەیتەوە دەیگرمەوە، دیسان دەیدۆزمەوە. جەنگیز بە پۆلیس دەڵێم. بەڵام لە ماڵی تۆ وای لەکراوە، کێشەت بۆ دروست دەبێ. کوڕە ئاخر گەر ئەو نەبوو بێ، گەرێکی تر کرد بێتی یان ئەگەر بێت تاوان بوو دەتەوێت لە خۆڕە بیکوژی. بیرم لەوەش کردوتەوە، دانی پیادەنی اینجا دەیکوژم، پێش ئەوە نایکوژم. بیرم لەو شتانە کردوتەوە، تۆ نیگەران مەبە. تۆ شێت بووی؟ یارمەتیم دا، ئەگەر خودات خۆش دەوێ یارمەتیم دا. لاچۆ ئەزەل، لاچۆ ئەگەر ناسوێن دەخۆم لە تۆش دەدەم. یارمەتیم دا، تکایە شتێک بکە، ئەگەر نەدەم کوژێ. نەخێر، هێشتا دارفەتی تری لە پێش ماوە. دانی پیانەی دەتکەمەوە، بڵێ من کردم. احتراف کە ڕاستی بڵێ، ڕزگار دەبی. ئەیشان هەمیشەم دەزانین لە سەربازی ناگەڕێمەوە. دەست پێ مەکەوە، باڕم نەدەکرد دووبارە چاوم پێ بکەوێتەوە. ئەرێ چیم دەکرد بۆ تۆ؟ چیت دەکرد؟ یەکێکی باشترت دەدۆزیەوە؟ کەسی باشتر نییە، تۆ باشترین یانی. دەتەوێت ماوەیەک لێرە بچینە دەرەوە؟ نا، نامەوێ. ئەیسەل سیرکە، چیت بە من کرد؟ سیرکە جوان، ئێستا نۆرەی چییە؟ ئێستا نۆرەی ئەوەیە؟ فەرموو واز بێنە، بڕۆ واز بێنە براکەم. بەرمدا پێدەچە دەرۆزەکەر بێ کەمە پارە دەدەمێ. تۆ لێرە بە خۆم دەچم. سەرکە پێم وتی تۆ باشترین کچی. وا دەزانی نادناسمەوە؟
قابلە لەبیر کەم چیت بە من کرد لە بیری ناکەم ئەیسان. من ئەیسەل نیم بیگرەبی بەو بڕۆ. یانی ئەمە نۆرەی ئەمەیە دەتەوێت ئەویش وەک من لێ بکەی؟ بوەستە مەڕۆ ئەیسەل دێمەوە سەر خۆم دیسان دەوڵەمە دەمەوە چیم هەیە دێت دەمێ ها؟ واز دەو پیاوە بێنە چی دەکەی لە منی بکە؟ من تۆم لە خۆم زیاتر خۆش دەوێ ئەیسەل. نای من ئەیسەل نییە. ئەیسەل نەخێر. ئەیسەل مەڕۆ ئەیسەل مەڕۆ ئەیسەل 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 ئەشان مەڕۆ ئەیسەل مەڕۆ. ئەشان ئەشان بەرمدا عومەر بەرمدا. چی بووە ئەشان؟ ئەو پیاوە چی لەکردی پێڵە چی بووە؟ دەبێ بڕۆم هیچ جوڕی نەداوە دەبێ بڕۆم. بۆ آخر خەریکە شێت دەبم بۆ بەرمدا دەبێ بڕۆم. ئەشان چی بووە من چیم کردووە؟ شتی خراپمان بەسەر دێ. ئەشان هیچ شتێکی خراپمان بەسەر نایە بۆ چۆرە دەکەی پێم بڵێ هیچم بەسەر نایە سیرکە من دەتپارێزم. من نا بەرمدا نا نابێ دڵنێڵە بۆ هیچ کەسێک بەجێت ناهێڵم نە شتێک و نە هیچ کەسێک ناتوانێت ئازارت بدا. ئەوە نە تۆم خۆشوێ ئەشان گەرجێ دڵم ناتوانم بژم تێم بگات تکایە عومەر چۆن ناهێڵم من هیچ کاتێک واز لێ ناهێنم من هەمیشە تۆم خۆش دەوێت ئەشان دڵنیا بە لەو پیاوە ترسی پێم بڵێ لەو پیاوە ترسی من هەمیشە تۆ دەپارێزم. ناتوانی پێت ناکرێ هەردەم دۆزنەوە. چێن ئەوانە چێن؟ عومەر گیان کەس ناتدۆزێتەوە مەترسە سێرکە پەنجەری ماڵەوە ئاوارە دەکەم بەس نییە گوڵدانیش دەدەنێن دەتپارێزم دڵنیا بە کەس دەمان نزیک نابێتەوە باشە. گوڵی ساردونیاش گوڵی ساردنیاش پەیمان بێ. ڕووناکیەکان هەمووی سپی بێ باشە. سپی؟ باش تاو ڕێکەوتین. من چی بکەم عومەر؟ لێم گەڕێ عومەر بڕۆم. نەخێر باسەکێکیشمان هەیە باشە تا ماڵەکەمان پارێزێ. عومەر حەز دەکەی ناوی چی بێ؟ هامور. تا بە هامور باشە. تا بە هەمور بێ. بە هەر خەیاڵ بکەین خۆ ڕاستی نییە. بێگومان دەبێتە ڕاستی ڕاست جارە نەبووە بەڵام دەبێتە ڕاستی. ئەس بە زۆرانەیەکی بچووکشمان دەبێت بچوو من خۆم دروستی دەکەم. منداڵێکیشمان دەبێت کوڕێک ئەو دەمان پارێزێ دەبێتە جێگای شانازیمان. عومەر دڵنیا بە هیچ شتێکی خراپ ڕوو نادا ئەو دەخێنە ناو لانکە بچووکەکە.
بۆری و شەقشەقەشی بۆ دادەنین جا دەیان شەقێنین ئەویش دەبێ آخر ماندوو دەبین چۆن دەتوانانی چاومان لە هەمووی بێ هەرکەمان دوبووین بخۆمانەتی سەیری تەلەڤیزیۆن دەکەین دوو کورسی یەکیشە بۆ من و ئەوی دیکەیان بۆ تۆ ئەنجا پێ دەڵێم ئەیشە گیان ئەمڕۆ چۆمە سەر و گیانی من باش لەگەڵ تۆ هەموو ڕۆژێ بەخۆشی بەڕێ دەکەم ئەی تۆ ئیمڕۆ چۆن بەڕێ کرد سەبکە تۆ خرخاڵەکەت بۆی کڕی بڵێ ڕزگار دەکەم من نەمکڕیوە وەڵا من نەمکڕیوە تکایە شتێک بکە بۆستە وەڵا ئیسلام ناناسم ئەی ناوت لە مەزەتخانەکە نەبوو چەند جار پێم وتی بەشداریم کرد بەڵام پێم نەکردرا خۆم بازرگانی پارچی شوێنەوارم بەڵام ئەمە فڕۆکەکە ها بەم فڕۆکەیە نەچوت بۆ ئیسپانیا ها چوون بەڵام لەگەڵ ئەو ژنە نەچوومە کە باسی جەنگیز بەسە کورارەم بۆوە باشم وێنەیە ئەمەش درۆیە هات بۆشتومە کڕی لە دوکانەکەم کوپی کڕی کوپی عوسمانیەکان هیچی ترم بیر نایە تەنانەت نانیشانیشم بیر ناکەوێتەوە من خێزانی خۆم هەیە مناڵی خۆم هەیە ڕاستە خێزانی خۆت هەیوانە ڕاستە هەیەی وانە ڕاستە جەنگیز ئەوانە هەولوانە ها هەون ها ئەوانە خێزانەکەتن وانە ژنەکەی جوانە کچەکەی بەدایکی نەچووە بە تۆ شووە بەڵام ژنەکەت جوانە ئێستا دەزانی چی دەکەم ئێستا تەلەفۆنەکەی تۆ دەبم تەلەفۆنەکەت لەکوێیە ها تەلەفۆنەکەت لەکوێیە کوڕە ناوی خێزانەکەت شەینایە وانە ئێستا نامەیەکی بۆ دەنێرم کارم هەیە ناتوانم پەیوەندی بکەم دوا دەکەوم مشتریەکی گرنگم ئەویش منم دەیتەوە ماڵێ میوانداریەکی باشی بکە تۆی دەکەوێتە بەردڵ پیاوێکی زۆر باشە بنێرە نەخێر بەڵێ تۆ بۆ خۆت لێرە بە کۆڵانی ئەکاسیا جادەی 909 خێزانەکەت قبول دەکە بچمە لای ژوورێ ها مناڵەکەشت هەر لەوەیە بەڕای تۆ چی دەکەم نابێ بێڵێم چونکە تۆش پێت نەوتم چی لە ژنەکەت دەکەم نا تۆش نەتوانیە چی لە ژنەکەت دەکەم درێژی دەکەم نەچی لێ دەپارێمەوە نەچی ئەگەر بڵێ کردومات کوژێ با دەڵم نەوەک بچێ کوڕە بڵێ نەم کردووە چونکە من کردومە تێگەیشتی شتێشتر بڵێ باسی من نەکەی چی ئەوە چی دەڵێن
ئەو دوتان چین؟ ها؟ یاری بە من دەکەن؟ تەواو مەچوو! من لەگەڵ خێزانەکەت کردومە مەچوو! بەڕاستی؟ چەند جار؟ زۆر مەچوو. سپاس. سپاس. بەوتنی ڕاستیەکەت دەزانی چەند ئارامت کردمەوە؟ جەنگیز! جیاوازی چییە؟ بەیانی دەیکوژم. ڕۆژی دواتر دەیکوژم. تازە زانیم ئیتر گرنگ نییە بە چ ڕۆژێک بێ. دەتەوێت ڕاستەکەم بزانیان نا؟ دەمەوێ! مادەم کردوتە بڵێ چۆن کردوتە؟ گەرنێڵی هەموو شتانە دەکا کەوتی هەموو شتێک بڵێ. ئەگەر ناخۆم دەیبم بۆ ماڵی تۆ تێگەیشتی بێڵێ. لە ئۆتێلێکدا لە ژووری ئۆتێلێک. چۆن؟ یەکەم جەرجلەکانم لەبەر کردەوە. دواتر لەسەر جێگە درێژم کرد. لەسەر دەستەی نیشانەیەکەیە نیشانەیەکێ بیسەلمێنە؟ نیشانەیەک برینێک هەیە لەسەر سکی. لەکوێیە؟ شوێنی برینەکە لەکوێیە؟ لە پشتی بوو. لە پشتی بوو. دەتەوێت ڕاستی بزانیان تۆڵە وەرگریەوە؟ نەخێر لە پشتی نەبوو لەسەر شانی بوو. لەسەر شانی. گەرە هەتینە بێ ئەی کێیە؟ 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 جەنگیز! جەنگیز! سپاس. زۆر سپاس. 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 ئایا دەتوانی بە شاردنەوەی ڕاستیەکان ڕاستی دەستکەوێت؟ ئایا دەتوانی لە ناو یادگاریەکانتدا ئەو کەسە بدۆزیتەوە کە بە دوایدا دەگەڕێی؟ ئایا دەتوانی خۆت پەیوەستکەی بە ژیانێکەوە کە تیایدا نەژیاوی؟ ڕاستی چەندەها ڕووی هەیە. باوەڕ دەکەی ئەوها بە ئاسانی خۆی پێت نیشاندا؟ باشە. پاش ساعتێک لێ دەبم. کامل لە خوارەوەی ئێستا جوان جێ بگرە. بۆچی تەلەفۆنەکانم وەڵام نادەیتەوە؟ جارێ مامەڵەکەمان دەستە زۆر گران بوو کاک جەنگیز. تەوا پیشاندەم ڕاستیە. هەروەک کتویانە وەک ڕاستی خۆت نیشاندەی ڕاستیە. پیلانەکەم چۆن بوو؟ زاوە. وتت ویژدان؟ وتت ڕێگەی زانینی ڕاستی لە ئەزەل ویژدانە؟ کوڕە لە نێوچاوانی وانووسراوە هەرچیەک دەکا بابیکە. کوڕە بە ویژدانە. ئەو وەک عومەری خۆمانە. ئەگەر ئەو وای کردبێ ڕێگە نادەیەکێکی تر لە جێگای ئەو سزاکەی وەرگێ. بەڵێ ڕاست دەکەی وەک عومەرە. بەڵام قەت پێی نەخسۆتە قوڕەکەوە ها؟ هیچ شتێکی وای نەکرد. تەنها جارێک خۆی خوار کردەوە. خۆی خوار کردەوە و شتێکی بەمەوت. باشە کێشە نییە. ئەنجامەکە چییە؟ یەکەم جار پارەکە. باش یاریم کرد. باشم نواند. ئەوە کاری خۆتە کەریم. کەریم پێشەوەی شتێک بڵێ حەقەکەی دەوێ. ئەو کاتە دەیڵێم
بڵێ وتی منم چی وت؟ ببوورە ئافرەت کارێکی گرنگم هەیە دوای دێمەوە. ئەویش کارێکی گرنگی هەیە کەریم نامەوێت لە خۆت بایبی بەڵام ئەکتەرێکی باشی پێدەچێ لە پۆڵەکەتدا یەکەم بووبی هەستت پێ نەکەن. باشە خیزانی خۆشەویستم فەرموو بڵێ. پێش ئەوەی هیچ بڵێ ئەو شتانێک کە جەنگیز پێوتی سەبارەت بە خێزانەکەت بیرکەوە ئەو جارە ئەو شتانە هەموو بەڕاستی ڕوودەدا. باشە گیانەکەم لە بیری ناکەم دەیان هێنم. باوەڕ ناکەم ئەو بێ وتم شتێک دەڵێ بەڵام هیچی نەوت. چۆن؟ بینیم شتێکی وت بینیم. گوتی گەشتێ بڵێ دەتکوژێ هیچ شتێشتری نەوت. گەر لە من دەپرسی ئەو کارە ئەو نەیکردووە. دەیخوا حافیز. ئەزەل ئێرە تەواوە باشم گرت. ئاخری گرتت کامل. جەنگیز یاریزانێکی باشە. جەنگیز بەیانی چۆ بە شتومەکڕین لەو مارکەیە ئەو مارکەیە کە خۆیان لی دەکڕن. بەڵام بۆ خۆی نەیکڕیوە بۆ ئەو پیاوەی کڕیوە. کامیل لە خوارەوەی ئێستا جوان جێ بگرە ئەو پیاوە دێتە خوارەوە دوایکەوە لە دوای بە. گەڕایەوە ماڵەوە هەموو شتێک ڕوون بووە دەرکەوت کە یاری بووە لە دوا ساتدا لە دوا ساتدا. یانی ئەزەل نییە؟ کەوایە من یەخەی پیاوێکی هەڵم گرت بوو. ئەگەر ئەزەل نەبێ ئەی باشە کێیە؟ ڕاستیەکە چییە ئێستا؟ یانی چی بوو؟ دەبێت کێ بێ لەگەڵ ئەیشان؟ عمر چۆن منت دۆزیەوە؟ خۆ بزرم نەکردووی. عمر ئێرەی دروست کرد؟ بەڵێ بۆ من. پێشتر قەت ئێرەت بینی بوو؟ نەخێر قەت نەمبینیوە. ئەگەر بدەیتایە لەگەڵ عومەر دەمایتەوە؟ دەمامەوە لەگەڵ عومەر لێرە دەمامەوە. ئەو منی دەپاراست هیچ شتێکی خراپ ڕووی نەدەدا. دەمامەوە لەگەڵ ئەو دەمامەوە.
لە خەیاڵەکانتدا هەر خەونێکت هەبوو بێ ئەگەری ئەوە هەیە ڕۆژێک ببێتە ڕاستی